ئەلبەت ئەمڕۆ جەژنی قسم قاپانە ساڵوەگەردی قسم قاپانە کە هەموو ساڵێک 21 خەرمانان هەموو ساڵە دووبارە ئەبێتەوە کە کاتی خۆی هاتوونەتە ئێرە لە قسم قەپان واتە قسن یعنی بەرد قەپان یعنی تەرازوو لەم ڕۆژەدا لە تەرازووی بەردین سوێنیان خواردووە پادشاکان لە ئەڵلقەیەکی ئاڵتونیان پێبووە لە بەردەم پیر و یا پیر یا شالێر یا مەسمۆگانە ئەڵلقەیەکیان بەدەستەوە بۆ سوێنیان خواردووەکەوە خیانەت لەم خاک و نیشتیمانە ناکەن و ئاشتی و ئازادی بەرهەمێنن و ئەم ڕۆژە ڕۆژی پەیمانە و جژنی پەیمانە خۆشبەختانە ئەم ڕۆژ هەموو حیزب سیاسەکان لێرە بوون هی کوردستان تەنها هی باشوور لێرە بوو ببوورە هی ڕۆژئاواژ لێرە بوو هی باکوور لێرە بوو هی ڕۆژهەڵاتیش لێرە بوو هەموو ئەدیانەکان بەشداریان کردووە مسلمانەکان بەشداریان کردووە شیعە و سوننەوە و ئیزەدیەکان بەشداریان کردووە یارسانەکان بەشداریان کردووە شرکەسەکان بەشداریان کردووە مەسیحەکان بەشداریان کردووە و هەروەها بە سەرپەرشتیت ئەڵبەتە زەردەشتەکان بووە و واتە هەموو ئاین و ئاینزەکانی ئەم وڵاتە بەشداری کردووە لەم ڕۆژەدا من وەکو زەردەشتیەک لێرەم ئەمڕۆ بۆ پیرۆزکردنی جەژنی قسقاپان ئەواتە ناوی کەسن قەپان ئەواتە تەرازوی بەردین بۆ نوێکردنەوەی پەیمانی ئاشتی لەگەڵ مرۆڤایەتی لەگەڵ ئاهورامەزدا لەگەڵ دەوروبەر لەگەڵ نیشتیمان ئەم ڕۆژە پیرۆزە یادی ئەو ڕۆژەیە کە دیاکۆی مەزن یەکەم دامەزرنی پاشای دەوڵەتی مادی کوردی کە توانی لە ڕۆژێکی وەها پیرۆزە زیاتر لە 37 ویلایەت یان با بڵێن ناوچە کۆبکاتەوە لێرە یەکێتی نەتەوەی ڕابگەێنێ بە سەرپەرشتی دیاکۆی مەزن دوای کەلیمە و قانون و یاسا و کۆکراوە هەمان فکری خۆمانە با ئێمە تەبعیەت لەبیر و باوەڕێ بکەین کە خاوەنی ئاوەزی چاک و پەیڕەوی زەردەشتم بەڵێن دەدەم هەموو هێز و توانای خۆم